ئەمانەیە بوجە لێتە خزمەت خەڵک ئەمانەیە بیسکەنە بە یارمەتی تاما حاڵم کاکە ئەمەیە پارەی نەوت بێنێتەوە بۆ خەڵک ئەمەیە ئەو کەناڵانەدا بکرێ پارەکەی لە پێناو خەڵکا سەر ئەمەیە زینەیە لێ وەرە من زیان بچانێم وەرە ئەلەن با گەندەڵی نەبێ وەرە گەندەڵی بچانێم دێگەی کاکە با ئەمانەیە بەهێمنی بێن لەگەڵ هاوڵاتیان نەکۆبنەوە ئەوە نازانن ڕێگا بگرنە بەرنامەیان نییە بۆ سیاسەتکردن با ئێمە پێیان بڵێن چۆن سیاست دەکرێت بە تەنها ئۆتۆمبیلەکانت لا بە وەنەوسەکانت 10,000 وەنەوسەت هەیە کۆمەڵە حوسێن و هەموو شەیدانی پێدا بینەکە کاکە بەس بانزی سەرفکردنەکەت بە لێشاو تێگەی کوا پارەی منە کوانەوە کوا ئیش و کار هەتۆ تۆ بەم نەڵێی من خەباتم کردو شەڕی داعشم هەیە حکومەتی عراقی ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێ ئەتوانێ 80 پارێزگا بشێنێ وە دڵنیاز بن ئەسکەری ئەو زیاترێت تاوەکو پێشمەرگەی ئێمە مەسارفی ئەو قورسرە تێگەی تۆ بە ملیۆنێ بەرمیلەوە 5 ملیۆنێ بۆ بەخێوناکرد دەبڕۆ چۆڵیکە بڕۆ وازمان لێ بێنە بەرۆکمان بەرە ئێمە بۆ ئەوە هاتوین فەرموو بابێن گوێمان لێ بگرن نە تیرۆریستین نە داعشین نە سۆکمان پێە